teacher listen and we will draw this picture. ئەم کاتەدا باش بۆ لیەک ئەمڕۆ لەوانەیەکی نوێی کۆمپیوتەرە ئەم ڕسمە سادە و جوانە ئەکێشین. باشە بابەیەکۆ دەست پێ بکەین. I told you class 1 if we have paint program on desktop or on our taskbar we can open directly. باشە وتمان ئەگەر لەسەر دەسکتۆپیان تاسکبار بەرنامەی پینتمان هەبوو ڕاستەو خۆی کێنەوە. ئەگەر نەمان بوو we have to go to search ئەبێ بڕین بۆ search and write down paint. Okay, paint. Now I explain it for you. In paint program we have tools, brushes and shapes with colors. Okay, to draw a picture we use shape. Any shape is that we like or that we need. هاي shape که پێویستمان پێێتی یاخود ئەمانەوێت. For example, it is hard. Okay, class 1. For example, we draw a star. Okay, or any shape. I told you any shape we need. هەر shape که پێویستمان پێێتی. باشە پۆلیەک بۆ ئەو ڕسمێکی ئێمە ئەمڕۆی کێشین we need a heart. First we need a heart. Okay, ئێمە یەکەم جار پێویستمان بە هارتە پێویستمان بە دڵێکە. باشە we draw a heart. Very good. لێرە هاردەکە ئاکێشین پۆلیەک لێرەوە ببینە بەدەست خۆمانە ڕیسایزێکین گەورەیەکین بچووکێکین و ریسایز the shape as we want. بەو شێوەیە کە دەمانێت ریسایزێکین ئیتر گەورەیەکین بچووکێکین لێرۆی بینە سەرەوە تا ئەو شێوەیە دەرەچێ ئەو دیزاینە دەرەچێ کە خۆمان ئەمانێت و هەزمان لێتی. بەم شێوەیە من یەکەم هارتم کێشە. I drew a heart. Okay, هارتێکی ترە کێشم لێنە ئەم هاردەیە. like that. ڕیسایزی ئەمەشەکەم بە بەکارهێنانی ماوسەکە پۆلیەک تو ئەبێ لەگەڵ کێشانی ئەم ڕسمەیە دەستی زیاتر لەگەڵ ماوسەکە هەڕابێ. باشە بە هێواشی دەستەخەیتە سەر ماوسەکە چۆن حەزت لێ بێ شەیپەکە گەورە بچووکەکەی یاخود ئەی جۆڵێنیت. We draw another heart. هاردێکی تریش لە ناویان کێشین. دانەیەکی تریش پۆلیەک ئاگادار بە بەکارهێنانی ماوسەکە ئەم هاردانە ئەکێشیت. We draw the last one. Okay, we resize it. ئێمە دووبارە ئەمە گەورە و بچووکەکەین بۆ شێوەیە کە لە ناو شەیپەکەیە گونجاوە. زۆر باشە پۆلیەک ئافرین. ئێستا ئێمە ئەمانەوێ ڕەنگی ئەم هاردە بکەین. چۆن بیکەین؟ We use this tool. We use fill with color. Okay, ئەم کلیک لەسەر ئەم توڵاکەین دواتر هەر ڕەنگێکە خۆمان بمانەوێ هەڵێ بژێرین. I like red. For example, green. Okay, any colors that we like. بەم شێوەیە هەر ڕەنگێکە خۆت حەز لێتی ئەتوانی کلیک لەو بەشە سپێ بکەی ئەبێ بۆ ڕەنگە. حەزم لەم شینەیە. For example, this blue or it can change to any color that we want. ئەتوانین بیگۆڕین هەر کاتێ بمانوێ بۆ ئەو ڕەنگەی کە ئەمانە سێریکە. من ڕەنگەکان تێستەکەم واتە تاقیەکەم بۆمزانم کام ڕەنگە جوانە ئەوە هەڵەبژێرم. باشە ئەیکەمەوە بە گرین. باشە لێرە تێبینێکی زۆر گرنگە پێڵم پۆلیەک من ئەمێ ئەو لاینە ڕەشانەش بکەم بەو ڕەنگە. باشە کاتە ڕەنگی ناوە چی بوو بە هەمان ڕەنگ کلیک لەسەر لاینە ڕەشەکەکەم. ئێستامە ئۆرەنجە ئەبێ کلیک لەسەر ڕەنگی ئۆرەنجکەم بەم شێوەیە کلیک لەسەر لاینە ڕەشەکە بکەم. ئەمەیان زەردە کاتا بنەبێ کلیک لەسەر ڕەنگی زەرد بکەم کلیک لەسەر لاینە زەردەکە بکەم. باشە ئەمەیان پینکە من کلیک لەسەر لاینە ڕەشەکەکەم لێرە هەڵم کردووی کلیک ئۆن ئەندۆ. باشە کلیک لەسەر ئەندۆکەین ئەگەڕێنەوە هەنگایە پێشتر. بەم شێوەیە من توانیم ڕەنگی دڵەکەم گۆڕم. باشە let's draw another shape. For example, we like star. Okay, we draw a star. Okay, بالم لێو بیکێشین پۆلیەک بلەم لێو باشترە ستارێکم کێشە. ئەم ستارە چەند پۆینتی هەیە؟ 4 پۆینت. 1 2 3 4. باشە ستارێکی تریش ئەکێشم لە ناویە. ستارێکی تریش لە ناویە کێشم. زۆر باشە. ئێستا بە هەمان شێوەی دڵەکە ڕەنگێکم click on the tool and choose the colors that you like. یەکسەر کلیکی لەسەر لاینە ڕەشەکە ئەکەم واتە ناو ڕەنگەکەم بە هەمان ڕەنگ کلیک لەسەر لاینە ڕەشەکەشەکەم بەو شێوەیە پۆلیەک. زۆر باشە ئەمەیان ڕەنگی سەوز بەکارێنم یاخود سوور هەر ڕەنگێک کە حەزمان لێ بێ. ئەشتوانین دواتر بیگۆڕین پۆلیەک دواتر توانین بیگۆڕین. زۆر باشە باشە پێکی تر بێنین. For example, diamond. Okay, it is diamond. ئەم شەیپە بەکارێنین
باشە یەکەمین شێپ ئەکێشین ئاگادار بە هەوڵ بە شێپەکان سەرەتا بە ڕەنگی ڕەش بکێشە دواتر بیکە بۆ ڕەنگی کە خۆت حەزت لێتی باشە ویدرو دایمۆند ئەنەزە دایمۆند دانێکی تریشە کێشین لە ناویا پۆلی یەک دواتر یەک دانەی تر ئەگەر جوان بوو دانێکی تریش ئەکێشین باشە پێماوەی پێویستمان بۆیە دانێکی تریش بکێشین چکاوا جوانترە ئۆکەی ئەمانە تەنها بە بەکارهێنانی ماوسەکە ئەکەین پۆلی یەک ئاگادار با دڵی من and we colorize this shape this diamond by using the colors that we want هەر ڕەنگێک کە حەزمان لێ بێ کلیک لەسەر edit کەڵەرەکەین لێرەوەی هێنین بۆ من حەزم لەم ڕەنگەیە کلیکی لەسەرەکەم ئۆکەی click on the tool کلیک لەسەر توڵەکەکەم بەو شێوەیە لاینەکەش ئەکەم بۆ ڕەنگە I go to edit color ڕۆمە بۆ edit color لێرەوە ئەم ڕەنگە هەڵبژێرم و کلیک لەسەر لاینە ڕەشەکەشەکەم okay click on the black line okay choose another color click okay and fill with the colors that you like okay choose another color for example this green okay click on the line very good پۆلی یەک زۆر باشە ببینی ئێمە ئێستا هەموویمان ڕەنگ کرد ئەشتوانین دووبارە کام ڕەنگەمان حەز لێ نەبێ بیگۆڕین چۆن سیرکە من ئەم ڕەنگەم حەز لێ نییە ئەیکەم بۆ منە ئەو ڕەنگە پرتەقالیاکەم بە سەوز ئەیکەم بە سەوزی سوورێ ها چۆن یەکەم کلیک لەسەر پەمەیەکەش ئەکەم بە ڕەنگی سەوز پۆلی یەک بەم شێوەیە توانیم ڕەنگی هارد دەکەم بگۆڕم ئەم شەیپانەی تریش هەر ڕەنگێکم حەز لێ بوو ئەتوانم بیگۆڕم زۆر باشە what about the background okay of my page دەربارەی باگراوندی پیجەکەمان کە سپیەچی بە ئەمیش دووسێ ڕەنگی بۆ تاقیکەینەوە click on the space okay کلیک لەسەر سپیسەکە بکە کە لە ناو پیجەکەی هەمانە هەر ڕەنگێک کە خۆت دەتەوێت بۆ نمونە تاقیب کەرەوە پۆلی یەک تاقیب کەرەوە کام ڕەنگە جوانە ئەو ڕەنگە هەڵبژێرە باشە پۆلی یەک لێرەوە ئەتوانین ئەو ڕەنگانەشی کە هەڵی بژێرین کاڵتۆخی بکەین سێری کە من ئەم ڕەنگە هەڵبژێرم لێرەوە لە ڕێی ئەم سەحمەوە ئەتوانم کاڵی بکەم یاخود تۆخی بکەم ئەو کاتاڵی بژێرم باشە بە ئەو ڕەنگە هەڵبژێرین کە ئێمە حەزمان لێتی پۆلی یەک ئەمە دیاریکراو نییە واتە تۆ ئەتوانی ڕەنگێک هەڵبژێری تیچەسنەوە ڕەنگی هەڵبژێرێ هاوڕێکەت ڕەنگێکی تر هەڵبژێرێ هەمووی بەدەست خۆمانە چۆنمان حەز لێی بۆ ئاوە باشە من حەزم لەم ڕەنگەیە now I want to write down a text ئەمێ تێکس بنووسم so we click on A کلیکم لەسەر ئەیەکە کرد ئێستا تێکستێکە نووسم بۆ منە بە ڕەنگی زەرد I choose yellow color I wrote class 1 نووسیم class 1 لێرە ئەتوانم شوێنەکەی بگۆڕم ئەتوانم ڕیسایزی ئەم شەی بەش بکەم پۆلی یەک بچووکێکەمەوە ئەیهێنمە ناوەڕاستی هاردەکە یان بەشی سەرەوە کامیان جوان بوو لەوێدانم بۆ نمونە لێرەیە جوانە پۆلی یەک کاتا لێرە دایانم ئەمەوێت تێکستێکی تریش بنووسم پۆلی یەک کاتە دووبارە click on the A click on the A okay I choose the color that I want ئەو ڕەنگە هەڵبژێرم کە ئەمێ بۆ نووسینەکەم for example write down I love you class 1 ئەگەر حەزم لەم ڕەنگەش نەوێت پۆلی یەک سەلێکتێکم نووسینەکە بە ماوسەکەم سەلێکتەکەم باشە نووسینەکە بە ماوسەکەم سەلێکتەکەم ئەیگەڕم بە ڕەنگی بۆ منە با لە ڕەنگی نووسینەکەی ناو هاوردەکە بێ سەر بەکارێنم ئەشتوانم کلیک لیوە بکەم سپیسێکیش لێرە دابنم بەم شێوەیە من نووسیم class 1 and I love you class 1 خۆشمەوێن و بیریشتانەکەم پۆلی یەک ئێستا چۆن ڕسمەکەمان سیڤ بکەین file go to file and click on save as choose the location for your picture for example we click on desktop and in here write down a name for your picture نایەک بۆ ڕسمەکەمان دیارێکین هەر ناوێک بێ کە بتوانین دواتر بیناسینەوە class 1 picture or we can write down picture for class 1 picture for class 1 and click save باش ئێستا ئەمە داخێنەوە click close button look at class 1 it is our picture I click on it and we open it okay it is our picture کەکی ئەمە ئەو ڕسمەیە کە ئێمە کێشامان پۆلیەک بێکەوە ڕسمێکی سادەم بۆ دانام بۆ ئەوەی کە بتوانن بیکێشنەوە ئێستا چۆن بتوانین ئەم ڕسمە بکەین بە باگراوندی سەر شاشەکەمان click right on the picture look at the second one is set as desktop background واتە بووم کە بە ڕسمی سەر شاشەکەم بەم شێوەیەش کردمان بە ڕسمی سەر شاشەکەمان پۆلی یەک هیوادارم هەمووتان باشی تێگەیش بێتن و بتوانن دووبارە
بیکێشنەوە. بەم شێوەیە هاتینە کۆتاییوانی ئەم جارش ماپۆلیەک تاوانەیەکی تر و بینینەوەیەکی تر بەخواتانە سپێرە.